بە سیارە بوو نەبوو بە هەست کەس دیتە بە پێ هەست کەس بۆ خۆی ڕاکە کەس سەر کەس نەگەڕایەوە هەست کەس بەخوا مناڵیان هەڵەیە ئەوە خوشکین کێ سەرکێک هەر کەس لە کەس بوو خەڵک زۆر بوو لێیا بوو بە هۆسێکیان بجایدی هاتوۆتان کوژن در پاسی ئێستا بۆ مەچوونە پاسەکە و ڕۆشتنی هەتاکانی خان لەکانی خان پازار هەوە بردینی بۆ ئێرە دەست بەسەر بووین لەویتر شەو بوو گەشتینێ بارانە باری کەس لە کەس بوو کەس خێوی خۆی نیاناستیەوە لەژێر لایلۆ نابووین ئەم دوو مناڵێکی بەلایەکمەوە بوو ئەوە تەڕ بوو بووین وەکین هەڵە لەرزیەمون بەبێ زل و بەبێ هیچ پێ نەبوو هیچ ئێتەکە بەریان بۆ مزگەوتەکەی بانە شەو بوو ڕەمەزان پاشێ بوو ماڵیان ئاوا بێ و خەڵکە جلوبەرگی زۆریان بۆیە نان و نانیان بۆیە ناین و خۆمان وشە کردەوە و ئێران تەقسیان نەقاعەیەکەوە لە قاعەیە خەڵ خێری پێکردنشتیایە نێوە جلیان بۆ هەڵایانێوان گرتەوەوانێ بردیان بۆ خێمە ناونووسیان کردین لە پاساو لە خێمەیە بووین ئاوانانیانە خێریان پێکردین نامچیان بۆیە ناینوەەر ئاوە جلە شەڕیان بۆیە ناینەبووین شەوە لەوانە بووین و شەوی دوایتە برین بۆ سەقست شەو لە قاعەکە بووین لە قاعەکە دوای پاسیان بۆیە ناین بردیان بۆ ئۆردوگای سەرە لەوێ خێمەیان نانێ تەقریبەن مانگونیوە لە خێمەیە بووین ئەنجا هاتینەوە بۆ عێراق گەڕاینەوە کوردەکان ئێرە وەڵە ماڵیانەوە بە زۆر یارمەتیان جلیان بۆیە ناین و خواردنیانایانێ ویان بردین بۆ خەستەخانە و ماڵیان ئاوا بە یارمەتیانین ماڵێکی خەڵبجەیە چوینە ماڵیان سەرمانەشت و لە شۆرەوە ماڵیان ئاوا بە یارمەتیانین ئەلان لە خێمەکەی دارەمان نەبوو سار بوو شەو زوقمی لەسەرە باری ڕۆژ بەباری کورسبنی شەو لەبەر بارانە وەڵا کەس تووشی گرانەتا بوو خۆم تووشی گرانەتا بووم هەر بە کولە مەرگی پارەمان پێ نەبوو پارەی مەتمە ئەوان بە تمەن ئیشیانە کرێمە تمەنمان پێ نەبوو هەتاتە و پیاز و سێ و نانی بێتام و ئەوانیان بۆیە ناینتر بە خۆماشتمان کڕێە شتی ئەوان هەر ئەوە بوو بەتانێ شەڕێکیان ناینێ و دوو لە تەکومبار و ئەوە بە خۆمان کولە مەرگی پێژیان نیشتیمانی کۆمەدەیکێ و مەڵێناوارەیە گەرچی دێ ڕاشما و پێکواسم لە کۆسارانە وەڵای تر باوکم هاوە دوامانات جوابیان ناربوو کەس و کاروان بۆ عێراق با لێرە وەرنەوە بە دوا کەس مناڵەکانتانە تەسکەرەکانی هێنابوو هاتینەوە گەڕاینەوە بە سیارەی ئێرانە تا پێنجێنەوە گەڕاینەوە بە سلێمانی کەس و کارمان هەبوو لە ئێران ئێمان بینی بوو هاتن بۆ مزگەوتەکە بۆ لامان ئێمە بدەست بەسەر بووین پازار نەیەچینە ئاوایی نایانە بچینە ماڵان ئەیتر ئەوان تەلەفۆن خەبەریان نەربوو بۆ عێراق وەرن دوو سێ مناڵەکەتان لێرە شکورماون بیان بنەوە بە تەسکەرەکانیان بۆیە نابوو ئینتر گەڕاینەوە لەگەڵی بەرە وەڵا نەهامەتی بوو بۆ هەمووی کەس و کاری لێ بڕابوو کەس لە کەس بوو ڕۆڵە کەس هەرێکێ دوو کەس ئاوا بە تاک بوو تارا بوو هەمووی بەجێما بوو یەکێ لە ئێران بوو یەکێ لە عێراق بوو یەکێ کوژرا بوو بە تیارە و قەسب کێما بوو کەس خەبەری لە کەس نەبوو خۆم موبایل شتمان پێ نەبوو هیچ ئەوە دوو مناڵەمە تارە گریان تو بەسەریان و نەما هەزارە خەڵک لە مەکینە ماڵەکە سوتا و کوژرا کێ یاد کەس حکومەت کووە ناوەڵڵا هیچیان بۆ نەکردین ئەوڵا خۆمان بە پارەی خۆمان ڕۆشتینە ئێران و هاتینەوە خەڵک خێری پێکردین بەخوا 25,000 پێ بوو لە گرفانمە پیاوە دراوسێمان بوو لێ بوو بووینەوە بە دراوسەیانتم بی بە کاگڕۆڤیان بێبشتی جەژن بۆمان جەژن بوو بەخوا یەخت و گەرمەشامی ڕزیگەن نێنێ بەلا خۆی جەژن بوو هەن نەخ جەژنی ڕەمەزان بوو تکە ڕۆژنی 15مان نازام گرتە بۆ ڕەمەزان ئیتر نەمانگرت کە ڕامان کرد کەس بۆی نەگیرا هیچمان پێ نەبوو نە مەکتەبمانەیە و نە خەستەخانەمانەیە و نە ئاو کارەبامانەیە و نە وەڵار خۆمان دامان نەوەڵا هیچمان چیمان نەوەڵا خۆمان مۆلی داکردن خۆمان گاز و بەنزینەکەڕین هیچمان هیچمان